بە خۆشحاڵیەوە وەک ئیدارەی قەزای چەمچەماڵ و لیژنەی بەرگەربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و برایانی کەرتی تەندروستی پێشوازیمان لە ستافی دەستگای مرۆیی مام کرد کە ئەم دەستگا بە حەق خەمخۆری خەڵکی کوردستانە و بەتایبەت لە قەزای چەمچەماڵ دووەمین کاروانی دابینکردنی پێداویستەکانە هەم لە سەرەتای دەست بەکاربوونی و بنیادنانی ئەم نەخۆشخانەیە دەستگای مرۆیی مام لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا جێدەستیان دەیار بوو لە دابینکردن و تەجیزکردنی بەشێکی هەرە زۆری ئەم نەخۆشخانەیە. ئێمە هەم بە ناوی خەڵکی بەڕێز و خۆشەویستی قەزای چەمچەماڵ و ناحیە گوندەکان، هەم بە ناوی کەسوکاری نەخۆشەکان، هەم بە ناوی کەرتی تەندروستی سوپاس و پێزانینمان هەیە بۆ بەرپرسی دەستگای مرۆیی مام تا کارمەندەکانی خوار. هیوادارین ئەم پێداویستیانێک کە دابین دەکرێت بێتە بواری خزمەتی هەموو نەخۆشەکان و نەخۆشەکانیش و خەڵکی قەزای چەمچەماڵ پێویستیان پێ نەبێت. دەستگای مرۆیی مام لە هەموو بوارەکانە جێدەستیان دیارە. ئێمە ناچینێت تەفاسیل چکە خەڵکی بەڕێز و ئازیزی هەرێمی کوردستان ئاگدارن کە بەخەمەوەن و ئێمە جارێکی تر هەم دەستخۆشیان لێ دەکەین و هەم لە داواکاریەکان بەگشتی بەدەممانەوە هاتوون. ومێدەوارم شاد بن، سەرکەوتوو بن و خەڵکی هەرێمی کوردستان پێویستی بەمە نەبێت و ئەم دەرد و بەڵاش خوای گەورە لە ئێمەی ڕزگار کات و میلەتەکەمان ڕزگار بێت بەگشتی و بە تایبەتی خەڵکی چەمچەماڵ پارێزراو بێت. جارێکی تر سوپاس بۆ بەرپرسی ڕێکخراوەکە و بۆ هەموو ماندوونە ناسانی کەرتی تەندروستی بەگشتی و بە تایبەت لیژنەی بەرگەربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە قەزای چەمچەماڵ هەموو ئەندامەکان ڕۆڵەکانیان بەرز دەنرخێن و سوپاسی تاک بە تاچی ئەو خەڵکە دەکەین کە هاوکاری کەرتی تەندروستی دەکات لەو قەیرانەی کە ڕوبەڕوو بمان بۆتەوە و کاتێکی خۆش و سەرفراز بن.